بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستانم لەم کورتە بابەتەدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم بە ناونیشانی ثقە و متمانەبوون بەخوای پەروەردگار لە ڕزق و ڕۆزیدا. بێگومان ئێمە هەموو لایەکمان ئەو ڕاستیە دەزانین کەوا دروستکراوی خوای پەروەردگارین و خوای پەروەردگار خالیق و بەدیهێنەرمانە و هەروەها ڕۆزیدەریشمانە. هیچ دروستکراوێکی ئەم سەرزەویە نییە وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها. هیچ شتێک نییە کە لەم سەرزەویەدا جموجوڵ دەکات و دێت و دەڕوە هەتاوەکو مرۆڤەکان کەوا سەید المەخلوقاتە ئیلا ڕزق و ڕۆزی ئەم کەسە لەسەر خوای پەروەردگارە. بۆیە خۆشەویستانم ئەو کاتی کەوا ئێمە خودای پەروەردگار بڕیار ئەدا لەسەر دروستکردنمان و لەسەر دروستبوونمان و ئەو کاتی کەوا دەیەوێت بینە ئەم ژیانەوە خوای پەروەردگار یەکێک لە فەرمانەکانی خۆی ئەوەتانی کەوا نووسینی ئەو ڕزق و ڕۆزیە کەوا بۆی دیاریکی دوین لەم ژیانەدا. بۆیە ئێمە دەبێت بەرامبەر بە مەسئلەی ڕزق و ڕۆزی ماڵ و سەرۆت و سامان و داراییەکانمان و هەروەها ژیانی خۆمان و دەوروبەرمان و ماڵ و منداڵیشمان ئەو پەڕی ثقە و متمانەمان بەخوای پەروەردگار ببێت. چونکە لە ڕاستیدا ئەگەر هات و ئینسان ثقە و متمانەی بەخوای پەروەردگار هەبوو بێگومان ئیمانی دامەزراو دەبێت. هەچ کاتێ ئیمانیش دامەزراو بوو و هەروەها ثابت بوو لە دڵ و دەروونە جێگیر بوو ئینسان بە پێچەوانە و شوەجارێکی تر ثقە و متمانی بەخوای پەروەردگار دامەزراوتر دەبێت و هەروەها دەزانێت کە خوای پەروەردگار لە هیچ بار و دۆخ و زروف و کاتێکدا بێگومان لە بیری ناکات و هەروەها ڕزق و ڕۆزی خۆی پێدەدا. بۆی ئەزیزەکانم ثقە و متمانەبوون بەخوای پەروەردگار لە ڕزق و ڕۆزیدا وا دەکا کە بەڕاستی ئینسان دڵ و دەرونی ئارام بێ واتە ئیطمئنانی قەلبی لە ژیانە بۆ دروست ئەبێ لە کەئابە و لە بێتاقەتبوون و لە قەلەقی و هەروەها لە ڕاکەڕاکەکردن و لە ئەم لاولاکردنێکی زۆر بەڕاستی دەکەوێت و پشت و پەنای بەخوای پەروەردگارە تەوەکولی بەخوای پەروەردگارە. بۆیە لەم کاتەدا ئەم ئینسانە تەنها هەموو غەمێکی دەمێنێ کە ئەو هەموو غەمەش بریتیە بە لە تەنها ڕازیکردنی خوای پەروەردگار. ئینسانیش هەچ کاتێ ویستی بەڕاستی خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە بێگومان خوای پەروەردگار لێی ڕازی دەبێت و هەروەها ئاگاداری هەموو جم و جوڵ و هەنگاوەکانی ژیانی بە تایبەتی ڕزق و ڕۆزی هەیە. تەنانە ئەو کەسانشی کەوا زۆر جار ڕزق و ڕۆزیەکانیان بە شێوازێک لە شێوازەکان کەمتر یاوەکو درەنگتر یاوەکو کەسیفن داماون خودای پەروەردگار ئەزیزەکانم کەفیلی ئەو وەکیلی ئەوەیە کەوا ڕزقی ئەمانیش پەکناخە. وكأي من دابة لا تحمل رزقها الله يرزقها. هەچ دەعبایەک و دروستکراوێکی تری خوای پەروەردگار کاتێک کەوا ناتوان ڕزق و ڕۆزیەکەی خۆی دابین بکە خوای پەروەردگار بە کەسێکی تر بۆی مسەخەر ئەکات و هەروەها بۆی دێنێتە ئاراوە و هەروەها پێی دەدا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستانم لە فەرمودەیەکدا دەفەرمێت أيها الناس اتقوا الله أي خلقك إيه ولا خواي پەروەردگار بترسن وأجملوا في الطلب بجواني بشوين بدسهناني مال وثروة وسامان ورزق وداراییدا بڕۆن لە پێناوی ژیانی خۆتان و هەروەها ماڵ و منداڵدا فإن نفسا لن تموت حتى تستوفي رزقها. هیچ کەسێ ئەزیزەکانم نامرێت ئەم ژیانە بەجێ نایەڵێت هەتاوەکو ڕزق و ڕۆزی خۆی نەخوا هەتاوەکو ڕزق و ڕۆزی خۆی تەواو نەکە. وإن أبطأ عنها هەندێک کاتیش ئەگەر هات و ڕزق و ڕۆزیەکە پارە سەرۆت و سامانەکە ئەم هەوڵ و تێکۆشانی کەوا ئەم لە پێناویدا هەوڵی بۆ دەدا بێگومان ئەگەر بۆ ماوەیەکیش تەخیر بێت و هەروەها وەکو پێویست نێتە جێ ئیلا بە پێی ویستێکی خوای پەروەردگار لێرە و لێوێ یاوەکو ساد ناساتێکی تر ئەمڕۆنە یاوەکو سبەینە یاوەکو هەفتەیەکی تر مانگێکی تر بێگومان خوای پەروەردگار پێی دەبەخشێ. پاشە نەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فأجملوا في الطلب بجوانی بەشوێن بەدەستهێنانی ماڵ و سەروەت و سامانە بڕۆن ڕێگەی غەش و فرت و فێڵ و خراپەکاری و حرام مەگن نەبن. خذوا ما حل ودعوا ما حرم بچن دەست بگرن بەوەی کەوا خوای پەروەردگار حەڵاڵی کردووە لە بەدەستهێنانی ماڵ و سەروەت و سامان و هەروەها ڕۆزیدا واز بێنن لە ڕێگەی حرام واز بێن لە ڕێگەی فرت و فێڵ واز بێن لە ڕێگەی ئەوەی کەوا ملی براکان و دەوروبەری بۆ بشکێن و هەروەها زۆر جار ئینسان خۆی ناچارکە بەوەی کەوا بە درۆ دەلەسە و هەروەها بە فرت و فێڵ بیەوێ ماڵ و سەروەت و سامان لە ڕاستیدا بەدەست بێنێت. بۆیە خۆشەویستانم ئەگەر بێت و ئینسان پشت بە خوای پەروەردگار ببەسێ وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لو توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. ئەگەر ئێوە بەڕاستی تەوەکل بە خوای پەروەردگار ببەستن ئەوە خوای پەروەردگار ڕزق و ڕۆزیتان دەدا هەروەکو چۆن باڵندەیەک چۆلەکەیەک لە هێلانەکەی بەجیکەڵانی خاڵیەوە دەچێتە دەرەوە بەڵام لەو سەرەوە بەجیکەڵانەی پڕ ئەگەڕێتەوانێ هەر کەسێ پشت بەخوای پەروەردگار ببەستێت و هەروەها پیشەیەک لە پیشەکانی ژیان هەڵبژێرێ ئەسباب و هۆکارەکانیشی وەک ئەوەی کەوا شەریعەتی ئیسلام وەک ئەوەی کەوا فیترەتی مرۆڤایەتی لی داوا کردووە بیگرێتە بەر بە تەندروستی بە چاکی بەڕێک و پێکی ئەوە دڵنیا بێت لەوەی کەوا خوای پەروەردگار پەکی ناخە.
بەڵێ خۆشەویستانم یەکێ لەو پیاوانی کەوا لە مێژوودا ئێمە زۆر جار باسی دەکەین و هەروەها بە نمونەی برس دەیهێنینەوانە پیاوێکە بە ناوی حاتەمی ئەسەمەوە. ئەم حاتەمە دەیەوێت چێ بۆ حەج بە ماڵ و منداڵەکەی دەڵێ من بە تەمای حەجکردنم. لەو کاتەدا منداڵەکان دەڵێن دەی باشتە تۆ بە کێمان دەستپێری، ئێمە ماڵ و سەرۆت و سامان و هەروەها خواردن و خواردنەوەمان لەکوێ پەیدا بکەین. یەکێ لە کچەکانی کەوا تێگەشتوو دەبێت لە ماڵێکی ئیماندارە پەروەردە بووە لە بەردەست باوکێکی دیندار و هەروەها شارەزا لە دینی خوای پەروەردگار دەڵێ لە خوای پەروەردگار بترسن. بەڕاستی باوکمان ڕۆزی دەرمان نییە، بەڵکو ڕۆزی دەری ڕاستەقینە تەنها ذاتی خوای پەروەردگارە. بۆیە چەند حاتەم دەچێت بۆ حەجەکەی و هەروەها چەند ڕۆژێکی پێ دەچێت زاد و توێش و خواردنەکەیان کەم دەکا. لەو کاتەدا منداڵەکان و هەروەها دایکی واتە خێزانەکەی حاتەم سەرزەنشتی دەکەن، دەڵێن خەتای تۆ بوو، ئەگەر تۆ بەڵێت نەکردایە لە ڕاستیدا ئێمە حاتەم بەجێی نەدەیەشتین و هەروەها ئێستا بە دەورمانەوە ئەبوو. بۆیە لەو کاتەدا ئەم کچە تێگەشتووە ئیماندارە خۆشەویستەکانم دەڵێ اللهم لا تخجلني بينهم، خوای گەن خەجاڵەتی نێوان ئەم خانەوادەم نەکەیت. بۆیە لەو کاتەدا گەورەی ئەو وڵاتە ئەو شوێنە بەویادا تێپەڕ دەبێت بە ئیشوکارێکی تایبەتی خۆیەوە. دوایەوەی کەواتی نوی دەبێ ماندوو دەبێت دەچێتە بەردگای ماڵی حاتەمی کوڕی ئەسەم و هەروەها دەدا لە دەرگا. لەو کاتەدا جامێک ئاوی سازگار و فێنێکی بۆ دێن و دەیخواتەوە لەگەڵ ڕەفیقەکانیە. دوایی پارچەیەک ئاڵتوو نیاوەکو موسیلەیەکەوا لە دەستیا دەبێ ئەیکاتە ناو قاپەکە و هەروەها دەڵێ بە ڕەفیقەکانی هەر کەسێکیش منی خۆش دەوێ با وەک ئەمەی من بکە. بۆیە ئەوانجی وەک ئەو دەکەن و هەروەها هەندێک بەخشە خەنە ناو قاپەکەەوە و پاشان ئەی بەخشن بە ماڵی خانەوادەی حاتەمی ئەسەم. لەو کاتەدا ئەم کیژۆڵەیە ئەم کچە دەسەکا بە گریان، دایکی پێ دەڵێ کچم بۆ دەگری، خۆخوای پەروەردگار دەروی لێ ئێمە کردوێتەوانێ. ئەڵێ دایکیان بۆ ئەوە ناگریم، بەڵکو بۆ ئەوە دەگریم کە بەڕاستی خوای پەروەردگار بەندەیەکی بۆ مسەخەر کردین، دروستکرابێکی خوا ئێمەی لەبیر نەکرد، ئەی چۆن خوای پەروەردگار ئێمە لەبیر دەکات. بۆیە خۆشەویستانم ئێمە ئەگەر بمانەوێت دڵ ئارام بین، دڵدامەزراو بین، وهروەها لە قەلەق و لە کەئابە و لە بێتاقەتبوونیش پارێزراو بین، بەڕاستی لە مەسئلەی ڕزق و ڕۆزی ماڵ و سەرۆت و ساماندا دەبێت پشتمان بە خوای پەروەردگار هەبێ. خوای پەروەردگار لە ئێمە لەبیر ناکات، ئێمە گەلێک خوای پەروەردگارە بین. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان سەرۆت و سامانێکیش کەم پێداین، درەنگ پێداین، ئەوە لەبەر حیکمەتێکە یاوەکو لەبەر تاقیکردنەوەیەکە کە تەنها خوای پەروەردگار خۆی دەیزانێ. بۆیە ئێمە هەتاوەکو متمانە و ثیقەمان بە ڕزق و ڕۆزی لە ماڵ و سەرۆت و سامانی بە خوای پەروەردگار قایمتر و جێگرتر بێ، ئەوە زیاتر و زیاتر بێگومان ئارامتر و هەروەها ژیانێکی بەختەوەر بۆ خۆشمان و هەروەها بۆ دەور و بەرمان مسۆگەر دەکەین. بۆیە بەم ئەندازەیە دێمە کۆتایی ئەم بابەتە لە خزمەتانە، هەتاوەکو بابەتێکی تر و هەروەها کاتێکی تر بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. بە خوای پەروەردگار دەسپێرم، خوای پەروەردگار داوای لێ دەکەم کەوا ڕزق و ڕۆزی هەموو لایەک زیاد بکات و ثیقە و متمانەشمان لە دڵ و دەرونا بۆ زیاد بکات لەسەر خۆی و پشت بە خوای پەروەردگار. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.